مەبەستمە لەم بەرنامەیەدا بە دوواداچوونێ بۆ بابەتێکی گرنگ و سامانێکی سروشتی بکەم لە هەرێمی کوردستاندا، ئەویش گازی سروشتیە. ئێستا ئەو بەرهەمە لە جیهاندا بە دۆستی ژینگەدا دەنرێت. هەرێمی کوردستانیش کە خاوەنی یەدەگێکی زۆری گازی سروشتیە، ئێستا بڕی بەرهەمێنانی ئەو بەرهەمە لە هەرێمی کوردستان لە ڕێگای کەرتی تایبەتەوە لە چ ئاستێکدایە. کام پارێزگای هەرێمی کوردستان دەبێتە سنتەرێکی ترانزیت و هەناردەکات بۆ گازی سروشتی بۆ وڵاتەکانی ناوچەکە. ئایا حکومەتی هەرێمی کوردستان دەرگا و ڕێگای واڵا کردووە بۆ کۆمپانیا بیانەکان بۆ ئەوەی بێن و بەرهێنان لە سامانە سروشتەکانە بکەن لە هەرێمی کوردستاندا؟ لا بوژانەوەی ئەم جارەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە دەکەم. کاتێک پێگەی گازی سروشتی دەرکەوت لە جیهاندا، وای لێ هات ڕکابەرێکی بەهێزی سەرچاوەکانی تری وزە بکات و پاش ئەوەی وڵاتان بۆیان دەرکەوت کەم بەرهەمە بۆ زۆر بواری تر بەکاردێت و گەرمیەکی یەکجار باشی هەیە و بە دۆستی ژینگەش دادەنرێت و بە ئاسانیش دەردەهێنرێت. ئەمەش وای کرد ساڵ لە دوای ساڵ خواست بۆ گازی سروشتی زیاد بێت لە جیهاندا. بەرهەمهێنانی گازی سروشتی لە جیهاندا ڕێژەی بەکاربەرانی لە سەرتاسەری جیهاندا 120. تێگڕای بەکارهێنانی گازی سروشتی لە ساڵی 2020دا 150 تریلیۆن مەتر سێجا بوو. دەرهێنانی گازی سروشتی لە جیهاندا ئێستا 50 وڵات گازی سروشتی دەردەهێنن. تا ساڵی 2030 گازی سروشتی دەبێتە دووەم سەرچاوەی وزە لە جیهاندا. هەرێمی کوردستانیش دەوڵەمەندە بە گازی سروشتی و چەندین کۆمپانیای گەورەی بیانی و بەرهێنان دەکەن لەو وارەدا. ئێستا حکومەتی هەرێمی کوردستان لەگەڵ کۆمپانیا بیانیەکاندا پلانیان وایە دوای پڕکردنەوەی خواستی ناوخۆ لە گازی سروشتی لە ڕێگای پارێزگای دهۆکەوە گازی سروشتی هەناردە بکەن. لەگەڵ یەکێک لە کەسە دیارەکانی بواری وزە لە جیهاندا و سەرۆکی بۆردی کۆمپانیەکانی بەرهەمێنانی گازی سروشتی لە هەرێمی کوردستان و ڕۆژهەڵاتی ناوڕاست لە زانکۆی ئەمریکی کوردستان لە دهۆک گفتوگۆ دەکەم بزانم ئامانجیان لە سەردانیەکەیان بۆ هەرێمی کوردستان و بە دیاریکراویش پارێزگای دهۆک چی بووە. Thank you. It's a pleasure to see you again. زۆر سپاس، خۆشحاڵم بە دووبارە بینینی بەڕێستان و مای خۆشحاڵیمە لە ڕۆژێکی جوانی وەکو ئەمڕۆ لە دهۆکم لە بینانایەمەکەی کامپاسی زانکۆی ئەمریکی کوردستان لە دهۆک کۆنفرانسی ئاشتی و ئاسایشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە بەشداری سەرکردە و شارەزا سیاسەکانی کوردستان و عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە تێیدا زەخت کرایەوە لەسەر گرنگی چاکسازی لە کەرتی وزە و ئابووری. On the important issues of energy and economic reform. ئێستا دەوری گازی سروشتی چییە لە جیهاندا؟ So Kurdistan region is blessed with natural gas resources as well as the oil resources. هەرێمی کوردستان دەوڵەمەندە بە سەرچاوی سامانە سروشتەکان و نەوت. ئێمە شەرەفمەندین کە گروپی کۆمپانیەکانمان توانویانە بە بەهای 2 ملیار و 200 ملیۆن دلار بۆ بەرهێنان لە هەرێمی کوردستان بکەن بۆ گەشەپێدان و بەرهەمهێنانی گازی سروشتی. لە ئێستادا سەرقاڵی فراوانکردنی بەرهەمهێنانین بە بەهای ملیارێک و نیو دلار بۆ دوو هێندە زیادکردنی بەرهەم لە 440 ملیۆن مەتر سێجا لە ڕۆژێکدا بۆ نزیک بە 1 ملیار مەتر سێجا لە ڕۆژێکدا لە ماوەی 3 بۆ 4 ساڵی داهاتوودا. ئەم پرۆژەیە باوبەشی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجام دەدرێت و بە سەرکردایەتی حەکیمانی بەڕێز مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان. پێویستە ئەمەژە بە خاڵێک بدەم کاتێک دەستمان کرد بە پرۆژەکە لە ساڵی 2007 و 2008 و 2009 پارێزگای دهۆک شوێنێکی گرنگی پرۆژەکە بوو. لە ڕێگەی سنوورەکانەوە زیاتر لە 9000 بار هەڵگر ئامێرمان هێنایە کوردستان و بەدەیان 1000 ستیلمان هێنا. کەواتە پارێزگای دهۆک دەتوانین بڵین سنتەرێکی گرنگە بۆ هەرێمی کوردستان و بۆ عێراق، هەم بۆ خودی پارێزگاکە و هەمیش لە ئایندەیە بۆ هەناردەکردنی گازی سروشتیە بۆ وڵاتانی ناوچەکە. Yes, so the Kurdistan region بە دڵنیاییەوە حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت ڕۆڵێکی گرنگ بجێڕێت وەکو سنتەرێکی وزە. ڕاستە داواکاری هەیە بۆ پڕکردنەوەی پێداویستی ناوخۆی بەتایبەت بۆ بەرهەمهێنانی کارەبا. ئەمە شەرچی لە پێشینەی ئێمەیە.
پاشان داواکاری هەیە بۆ پەرەپێدانی پیشەسازی وزە چونکە گازە دەتوانێت ڕۆڵێکی گرنگ لە پەرەپێدانی کەرتی پیشەسازی ببینێت و بەمەش دەرفەتی کار زیاد دەبێت. بۆیە کاتێک خواستی ناوخۆی کوردستان پڕ دەکرێتەوە دەبینین داواکاری خواست لە ناوچەکانی دیکەی عێراقەیە بۆ گاز و کارەبای یاریمی کوردستان. لە ئێستادا کوردستان هاوکاری عێراق لە دابینکردنی کارەبا و لە داهاتوودا بە گاز هاوکار دەبێت. پاشەمەش کوردستان لە تواناییدایە گازی سروشتی هەناردەی دەرەوە بکات. وەکو دەردەکەوێت وڵاتی تورکیا تا ئەندازەیەک ئەوڕۆپا پێویستیان بە گاز دەبێت. ئەمە ژوا دەکات دۆک ببێتە شارێکی زۆر گرنگ لەم نێوەندەدا. Growing demand for gas, and that makes the Duhok governorate very important also. ئەگەر بە شێوەیەکی گشتی بڕوانینە عێراق دوو کێشەی سەرەکی هەیەویش بە بەردەوامی کێشەی نەبوونی کارەبای هەیە لەگەڵ مەسەلەن گازی سروشتی بە بەردەوامی کارەبا لە وڵاتانی دراوسێەوە هاودە دەکات. ئایا هەرێمی کوردستان دەتوانێت ببێتە سنتەرێکی گرنگ بۆ بەرهەمێنانی وزە لە بواری کارەبایە بۆ پارێزگاکانی دیکەی عێراق؟ Iraq really has عێراق وڵاتێکە دەوڵەمەندە بە سامانی سروشتی و پێویستە پشت بە هاوردەکردنی بەرهەمی سروشتی وەکو گاز و کارەبا لە دەرەوە نەبەستێت. لە باشووری عێراق گازێکی زۆر بە فیڕۆ دەڕوات کە بۆ ژینگە خراپە و بە هەدەردانی سامانی نەتەوەییە. بەڵێ حکوومەتی عێراق خواستی کڕینی گازی کوردستانی هەیە و لە ئێستادا کارەبا دەکڕن. ئەگەر بە شێوەیەکی گشتی تەماشای عێراق بکەین لە پاش 2023ەوە پێشکەوتنیشی کەم لە کەرتی سەرچاوە سروشتەکان بەدیاتوە و ئەو کەسانش هەڵەن کە پێیان وایە سامانی سروشتی پێویستە لە ژێرزەوی بمێنێتەوە بۆ داهاتوو. چونکە ئێمە لە کۆنفرانسی گۆڕانی کەشوهەوای گلاسکۆ بینیمان کەوا جیهان هەنگاو دەنێت بۆ پشت بەستن بە گازە نوێبووەکان. بەڵام ئەمە قۆناغەکی ڕاگوزەرە و چەندان دێهی دەوێت. بەڵام پێویستە کوردستان و عێراق بە خێرایی بجوولێن و بۆ بەرهێنانی فراوان لە سەرچاوە سروشتەکان بکەن و ئەم سامانە نەتەوەییە بە پیشەسازی بکەن. ئەمە شتێکە ئێمە بە هاوبەشی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان خەریکین ئەنجامی دەدەین. پێم وایە کوردستان دەتوانێت توانای بەرهەمهێنانی نەوت بۆ 1 ملیۆن بەرمیل لە ڕۆژێکدا بەرز بکاتەوە و هەروەها 1 ملیار مەتر سێجا گازی سروشتی لە ئایندەیەکی نزیکدا. It will take investment and hard work, but I think it is possible target. ئێوە ساڵانێکی زۆرە لە هەرێمی کوردستاندا وەبەرهێنان دەکەن. سەلمانتوو دانا کە هەرێمی کوردستان خاوەن ئەم یەدەگە زۆرە گازی سروشتیە کە بتوانێت لە ئایندەدا زۆر پشتی پێ بەسرێت. Yes, so our work has been on the Khormor and Chamchamal fields. کار ئێمە زیاتر لە چێلگەی کۆرمە و چەمچەماڵ بووە. کاتێک گرێبەسمان لەگەڵ حکوومەتی هەرێم واشو کرد پێشبینی دەکرێتەوە یەدەجی 3 تریلیۆن مەتر سێجا گاز بوونی هەبێت کە سەدان ساڵ پێش ئێستا دۆزرابەوە و زۆرێک لە کۆمپانیەکان داهاتن زیاتر بە دوای نەوت دەگەڕان. بەڵام شارەزایانی ئێمە زیاتر لە کەرتی گازە و لە ڕێگەی ئەو بەرهێنانی ئەنجاممانداوە کە چێڵەکانمان فراوان کرد توانیمان بیسەلمێنین کەوا چێلگەی گاز نزیکەی لە 15 تریلیۆن مەتر سێجا یەدەجی گازیە و ئەو ژمارە پێشبینی کراوەی کە لای وەزارەتی سامانە سروشتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئێوەیە کە لە هەموو کوردستان بە ئەگەری نزیکەی 200 تریلیۆن مەتر سێجا گاز بوونی هەیە. گامەش کوردستان دەکاتە سەر چاوەیەکی گەورەی گازی سروشتی لە جیهاندا و گازی سروشتی ڕێگەیەکی گرنگە بۆ ڕۆیشتن بۆ وزە نوێبووەکان. بۆ نمونە وزە نابێت کاتێک ڕۆژ بە دەرەوە نییە بۆیە بە پێویست سەرچاوێکی پاک و بەردەوامی هەیە بۆ وزەی نوێ. گازی سروشتی دەتوانێت ئەمڕۆ لە بژێڕێت هەروەها گاز ڕێگەیەکە بۆ ئابووری هایدرۆجینی لە داهاتوودا. The future potential of hydrogen technology for even cleaner fuel, inshallah. ئایا لە ئایندەیە پلانەکانی ترتان چین؟ So that project is underway. ئەم پرۆژێ لە جێبەجێکردندایەوە ئەمانجمان ئەوەیە کەوا لە مانجی 4 ساڵی 2023 گازی سروشتی هەناردە بکەین. ساڵێک دواکەوتن بۆی پەتای کۆرۆنا بەڵام ئێستا دەستمان بەکارکردوتەوە بە شێوازێکی زۆر تەندروست و سەلامەت. زیاتر لەمەش ئێمە لەگەڵ وەزارەتی سامانە سروشتەکان لە گفتوگۆ داین بۆ ئەوەی چۆن بە زووی دەست بە بەرهەمهێنانی گاز بکەین لە چێڵگەی چەمچەماڵ بۆ بەکارهێنانی ناوخۆیی و پیشەسازی و کارەبای ناوخۆ. هەروە هەوڵ دەدەین کە بەرهەم لە چێلگەی کۆرمۆر لە ڕێگەی ئەم پلانە فراوانخوازی هەمانە چاومان لەوەیەکەوە ئاستی بەرهەم بۆ 1 ملیار مەتر سێجا بەرز بکەینەوە لە ڕۆژێکدا. هەروە بەڕێ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان خوازیارە کەوا بەرهەمهێنانی گاز زیاد بکرێت بۆ 2 هێندە. ئێمە شەوڵ دەدەین ئەو خواستی سەرۆکوەزیرانی کوردستان بەجێ بێنین پشت بخوا. ماوەکانی ڕابردووە تەماشامان دەکرد وەکو کۆمپانیا بڕەپارەیەک و سەرمایەکی زیاترتان هێنایە کوردستان و بەرهێنانتان نەکرد. هۆکار چییە وەکو کۆمپانیا چاوتان لەسەر هەرێمی کوردستانە بە تایبەتی لەسەر چێڵگە گازیەکانی؟ $250 million
بەم دوایانە ڕامانگەیان کەوا حکوومەتی ئەمەریشی قەرزێکی 250 میلیۆن دلاری دابین کردووە وەکو بەشێک لە پلانی فراوانکردنی چەڵگە گازەکان بە بەهای 650 میلیۆن دلار لە کوردستان کە تاوەکو مانجی چواری ساڵی 2023 تەواو دەبێت. ئەمە کاتێکی زۆر و ویستی بە نزیکەی 3 ساڵ گفتوگۆی خەیاند و کۆرۆنا زیاتر کارەکانی خۆرسەر کردبوو. ئەمریکا تەنها پاڵپشتی 2 پرۆژێ گازی دەکات لە ئێستادا لە سەرانسەری جیهان، یەکێکیان لە ئەفریقیا لە سیرلیۆن و ئەوەی دیکەش کوردستان، چونکە لە بەهای استراتیژی ئەم پرۆژێ تێدەگەن و هاوکاریی گەوری پرسی توانای سربەخۆیی بەرهێنانی گازی کوردستان و عێراق دەبێت و دۆستیشی دەشێت. بەرهەمی گازی سروشتی لە هەرێمی کوردستان ڕۆژانە 450 میلیۆن مەتر سێجا وا بڕیارە تا ساڵی 2023 ئەم بڕا بەرز بێتەوە بۆ 1 میلیارد مەتر سێجا. بڕی 2 میلیارد و نیو دۆلار وەبەرهێنان لە گازی سروشتی داکراوە لە هەرێمی کوردستاندا. هەرێمی کوردستان خاوەن 200 تریلیۆن مەتر سێجا یەدەگی گازی سروشتیە. ئێستا بەشێکی زۆر لە وێزیەکانی بەرهەمێنانی کارەبا لە ڕێگای ڕاکێشانی بۆریەوە بە گازی سروشتی کار دەکەن و ئامانجی حکومەت و وەزارەتی کارەبایە کە سەرجەم وێزگەکان بە گازی سروشتی کار بکەن و لە هەمان کاتیشدا پشت بەوزە نیۆبووەکان ببەستن بە تایبەتی تیشکی ڕۆژ بۆ بەرهەمێنانی کارەبا، ئەمەش لە پێناو پارێزگاری لە ژینگەی هەرێمی کوردستان. وەک وەزارەتی کارەبا ئێمە خاوەن 13 گرێبەستی بەرهەمهێنانی کارەباین لە کاتی ئێستادا. ئەو گرێبەستانەی کە تاکو ئێستا وەزارەتی کارەبا بەکاریان دەینێتون و 13 گرێبەستی سەرچین. بەڵام لە کاتی ئێستادا 3 گرێبەستی نوێ بە لەسەر ڕاستپاردە و ڕای ڕاستپاردە و ڕەزامەندی سەرۆکایەتی هەنجومەنی وەزیران و خودی سەرۆکی حکوومەت کە لەگەڵ ئەو بابەتی ئەو گرێبەستانن کە ژینگە دۆست و ژینگە پارێز بن. ڕەزامەندی دەربڕیوە بۆ ئەنجامدانی 4 گرێبەست کە لە ڕووی ژینگە دۆستی ژینگەن گرێبەستی هایدرۆیە کە ئەو گرێبەستانە لە ناوچە جیاوازەکانی هەرێم ئەنجام دەدرێت. 100 مێگاوات لە زاخۆ، 100 مێگاوات لە سۆران، 50 مێگاوات لە ئیدارەی راپەڕین، 50 مێگاوات لە ئیدارەی گەرمیان. ئەو گرێبەستانە سەرچاوی کارپێکردنی گرێبەستەکان کۆمەڵە گرێبەستێکمان هەیە بە گازی سروشتیە، گازی سروشتی کە لە ناو خودی وێزگەکان هەمووی سیستەمی ژینگە پارێزی دانراوە. بەڵام هەندێک لەو گرێبەستانە کە ئێستا لە کابینەی ئێستادا گۆڕانکاری بەسەر ئەنجام درراوە کە دەبێت لە بەروەی وێزگەکان کەوتۆتە ناو شار نێزیک لە شارە دەبێت وێزگەکان بە جۆرێک کار بکاتن کە سیستەمی ژینگە پارێزی بە تەواوی تێدا پەیڕەو بکرێتن. بەوەش ئێستا بە دوواداچوون کرا و هەروەها گۆڕانکاری ئەنجامدرا لە هەر 3 گرێبەستی 29 مێگاواتی هەولێر و دهۆک و سلێمانی کەوا سیستەمی ژینگە پارێزی بۆ زیاد کرا کە بە دیراسەی جەدوایەکی زۆر ڕێک و پێک لەلایەنی کۆمپانیای ڕاوێژکاری پەسەندکراو و هەروەها لەلایەنی دەستەی ژینگە بارێز پەسەند کرا. لە دوای پەسەندکردن ئەو کات گرێبەستەکان توانرا ئاکتیڤ بکرێ و توانرا بێتە سوود وەرگرتن و کە ئێستا ئەو کارە لە کابینەی نۆیەم ئەنجام درا و بە سەرکەوتووی هاتە ئەنجامدا. وێزگەی بەرهەمێنانی کارەبای 165 مێگاواتی لە گەرمیان لەسەر ڕووبەری 30 دۆنم دروست کراوە. بە گازی بەفیڕۆچووی کێڵگەنەوتیەکان کار دەکات. بەرهەمهێنانی 165 مێگاوات بە توانای 132 kV. ئەم وێزگەیە 200 هەلیکاری ڕەخساندووە. ئەم وێزگەیە وێزگەیەکی ئابووری و ژینگە پارێزیە. سەبارەت بە وزەنیۆبووەکان لە وەزارەتی کارەبا چۆن کارتان لەسەر کردووە؟ وەکو پرۆژەی بچووک وەزارەتی کارەبا 3 پرۆژەی هەبوو یان هەیە ئیستەش هەیەتی کەوا 2 مەکتەب میریە و 1 خەستەخانەی میریشە کە 3 سیستەمی سۆلاری تایە. ئەو سیستەمە پاتریشی تایە و ئەتوانێت 24 ساعت ئیشکات و کارەبا بە 2 مەکتەبەکە و خەستەخانەکە ئەو نزیکەی 4 ساڵە ئەو سیستەمانە ئیشەکەن و کێشیان نییە و زۆر سوودیشی هەبوو بۆ شوێنەکان کە نەجاتیان بووە لە بڕینی کارەبا بە تایبەتی خەستەخانەکە کە خۆ دەزانی ئەبێ 24 ساعت کارەبای هەبێ.
وەکو هەنگاوی پرۆژەش وەزارەتی کارەبا 3 پرۆژەی ئامادە کردبوو بە شێوەی وەبەرهێنان کردبووی بە تەندەرەکەش لە قۆناغی شیکردنەوە تەواو بووە و 3 شەریکەش تەندەرەکەی بردەوە. هیوادارم لەم نزیکانە ببێ بە گرێبەست و گرێبەستەکانیش ببن بە پرۆژە. ئەم 3 پرۆژەیە کە 325 مێگاواتیە لە پارێزگاکانی دۆک و سلێمانی و هەولێر هەنگاوێکی زۆر گرنگە، چونکە دەبن بە یەکەم پرۆژە کە دروست بکرێت نەک بەس لە کوردستان تەنانەت لە سەر ئاستی عێراقیشە. ڕاستە عێراقیش پلانی هەیە بۆ پرۆژە و پرۆژەی گەورەتریش، بەڵام جارە دەستیان پێ نەکردووە. هیوادارین ئێمە یەکەم کەس بین بڵێن کە لە عێراقا بتوانین پرۆژەکان دروستکەین و کار بکات. سابارەت بە هەرێمی کوردستان دەتوانین بڵین کەش و هەواکەی یاریدەدەرە یاخود گونجاوە بۆ بەرهەمێنانی وزەی کارەبا. وزەی کارەبا لە وزە نێبووەکان تەبعاً وزە نێبووەکان چەند جۆرێکی هەیە. باشە. ئێمە زیاتر باسی وزەی خۆرەکەین، چونکە وزەی خۆر لە کوردستان بەڕاستی زۆر سەرکەوتووە، داهاتوویەکی زۆر باشی ئەبێت. وزەی خۆر لە کوردستان یان بڵێن تیشکی خۆر لە کوردستان ڕێژەیەکی بەرزی هەیە. ڕێژەکە سەر و 1800 کیلۆوات سەعات لەسەر 1 مەتر جودا لە ساڵێکە کە ئەم ڕێژەیەش بەرزە ئەگەر مقارنەی بکەیت لەگەڵ چەند وڵاتێکی ئۆروپی کە ئەوان ڕێژەکان زۆر لەوە کەمترە، بەڵام سوودیشان لەو وزە وەرگرتووە. بۆ ئێمە دڵنیاین کە لە کوردستان سوودی لێوەرگین وەکو بۆ جەناب شتم باس کرد لەو 3 پرۆژە کەی کە هەمانە زۆر دیارە کە ئەم وزەیە بۆ بەرهەمێنانی کارەبا سەرکەوتووە. ئەوەی ئێستا لە بەردەستی ئێوە ینی ئەگەر ئەو پرۆژانەی باست کرد بکەوێتە بواری جێبەجێکردنەوە لە ئایندەیە ئێوە دەتوانن لە ڕێی وزەنیۆبەکانەوە چەنە کارەبا بەرهەمبێنن لە هەرێمی کوردستاندا. خۆی ئەوواکەوێتەوە سەر چەند ئێمە وێستکە دروستکەین و چەند خەڵکیش بۆ خۆی بەکاری بێنێ. باشە. ئێمە پلانێکمان هەیە طبعاً تا 2030 کە ئێمە بە لای کەمەوە 900 مێگاواتی سۆلار بخێنە ناو تۆڕەوە. ئەوە بە لای کەمەوە، ئەگەر زیاتریش بێ باشتر. شتێکی کەش هەیە، خواستی کارەبا ساڵ بە ساڵ زیاکە. ئێمە حتا ئەو وێزگانی کە ئیستا هەمانە کە قەبارەکەی نزیکەی سەر و 6,000 مێگاواتە، ئەگەر هەموویشی ئیشکە لە ماوەیەکی نزیکە ئەو 6,000 بەش ناکە. بەرهەمێنانی کارەبا لە ڕێگای گازی سروشتیەوە، پارێزگای هەولێر 2 وێزگا، پارێزگای سلەیمانی 2 وێزگا، پارێزگای دهۆک 1 وێزگەیە، بەڵام پێویستی بە ڕاکێشانی بۆریە. ڕۆژانە 250 ملیۆن مەتر سێجا گاز بۆ سەرجەم وێزگەکانی بەرهەمێنانی کارەبا لە هەرێمی کوردستان دابین دەکرێت. هاوکات گازی سروشتی ڕۆڵێکی گرنگی هەیە لە ژێرخانی پیشەسازیدا لە جیهاندا. ئێستا هەرێمی کوردستان لە ڕێگای دەستەی وەبەرهێنانەوە لە ڕێگای پێدانی ڕێنمایی و پاڵپشتی ئەو کارگانە دەکات کە بە گازی سروشتی کار دەکەن. بەگشتی ئێمە ئێستا ئەو پرۆژانەی کە لەوە بەرهێنان وڵاتیان پێ دەدەین مەرجێکیان لەسرە کە پێویستە سیستەمی مرکزی غازی سروشتی غازیان هەبێ، غازی ماڵان با بڵێن، بۆ ئەوەی سوود لە غازەکە وەرگیری و لە ڕێگەی سیستەمێکی مرکزیەوە بێت. طبعاً سیستەمی غازی مرکزی ماڵانیش بۆ هەموو هەرێمی کوردستان ئێمە خەریکین ئیشی لەسەر دەکەین کە لە مستەقبەلدا چۆن ئاو بۆ ماڵان دابەشکراوە لە ڕێگەی بۆڕی بە هەمان شێوە غازیش بە هەمان شێوە ئەو بتڵە غازە نەمێنێتن، یعنی باشتر تەنزیم بکرێتن. سەبارەت بە پرۆژەی پتروکیمیاوی طبعاً ئێمە ماوەی ساڵێک زیاترە لەسەر ئەم بابەتە وەکو دەستە بەرهێنان لەگەڵ لایانی پەیوەندداری حکوومەتی هەرێمی کوردستان خودی جەنابی سەرۆک وەزیران خۆی پێداگیری لەسەر ئەم بابەتەی بکات تا بتوانین چەند وحدەیەکی سناعەتی پێتروکیمیاوی لە هەرێمی کوردستاندا بنین، خۆمان حاضرکەین بۆ ئەو قۆناغەی کە لە داهاتوودا ئەو استیسمارێک کە لە غازکراوە لە داهاتوویەکی نزیکدا دەبێتە واقع و غازی سروشتی لە هەرێمی کوردستان زیاد دەبێت. تێکرای ئەو پرۆژانەی کە لە هەرێمی کوردستان ئەمڕۆ ئێمە وەکو سەرمایە کە وەرگیرابێتن نزیکەی 26 میلیارد دلاری ئەمریکی لە پرۆژە پیشەسازیەکان خەریکە، یان پرۆژە هەیە یان لە داهاتوو دەبتە پرۆژە
بنزبنا ئەو پرۆژە استراتیجە گەورانەی کە وا خەریکن دروست دەبن یانیش ئێستا کەوتونەتە قۆناغی ئینتاجکردن یعنی الحەمدولillah ئێمە مەجموعە پرۆژێک لە کابینەی نوێم کە وڵاتی پێدراوە لە 2020 وڵاتی پێدراوە لە 2021 ئینتاجی هەیە ئینتاجەکەشی لە بازارە ئەمە شتێکی زۆر باشە لە داهاتوشدا ئەگەر ئەمە بەردەوام بێ لەسەر ئەو نسخەی ئێستا کە لە 2 ساڵی ڕابردوو هەبوو بەردەوام بین دەتوانین بڵین لە داهاتوویەکی نزیکدا قاعدەیەکی اقتصادی سیناعی زۆر باشمان دەبێت. وڵاتانی بەکارهێنانی گازی سروشتی لە جیهاندا ئەمریکا 782 میلیارد مەتر سێجا ساڵانە، رووسیا 423 میلیارد مەتر سێجا، چین 203 میلیارد مەتر سێجا، ئێران 188 میلیارد مەتر سێجا، ژاپۆن 127 میلیارد مەتر سێجا، کەنەدا 111 میلیارد مەتر سێجا. بەپێی وتەی شارەزانی بواری وزە بێت حکومەتی هەرێمی کوردستان دەبێت لەگەڵ گرنگیدانی زیاتر بە بەرهەمێنانی نەوت زیاتر گرنگیش بە کێڵگا گازیەکان بدا لە هەرێمی کوردستان. هەر ئەمەش وای کردووە ئێستا لەسەر نەخشەی جیهان بۆ بەرهەمێنانی وزە هەرێمی کوردستان وەک یەکێک لە ناوچە گرنگەکانی بواری بەرهەمێنانی گازی سروشتی دادەندێت. وەکو شارەزایان سەبارەت بە بەرهەمێنانی گازی سروشتی لە هەرێمی کوردستانە ساڵانێک ئەگەر بەراوردکەین بە 2-3 ساڵی ڕابردوو سەیرەکەین بەرهەمێنانی گازی سروشتی ئەمە تومەز لە ڕێی کەرتی تایبەتەوە لە ڕێی کۆمپانیا بیانیەکانەوە لە زیادبوونە. ئایا گازی سروشتی بۆ هەرێمی کوردستان چ گرنگیەکی هەیە؟ بەڵێ دەست خۆش بێگومان گازی سروشتی یەکێکە لە وزە پاکانەی کە ئێستا ناو بازاری نێودەوڵەتی وزەیە ململانەیەکە لەگەڵ وزە کلاسیکەکانی وەکو نەوت و وەکو وزەی ئەتۆم و وەکو وزەی خۆر و هەروەها هەر لە ڕێگەی گازی سروشتیەوە ئێستا بەشێکی زۆری دەوڵەتان بازاڕەکان بەڕووی ئەمنەوە ئەو وزەیە کراوەتەوە کە بێچێک لە هەنگاوەکان ئەوەیە یەکەمیان دۆستی ژینگەیە دووهەمینیشان وزەیەکی ئەوەنە بەرزیتیایە کە دەتوانێت پاڵپشتی بکە بۆ بەهێزکردن و بەرەو پێشبردننی وڵاتەکان بۆیە کۆمپانیەکان زۆر گرنگی بە وزەی گازی سروشتی دەدەن. سەبارەت بە هەرێمی کوردستان و حکومەتی هەرێمی کوردستان ئەگەر دەتوانین بڵین هەر لە سەرەتای دەستپێکردن و گرێبەستەکانیەوە کە لە ڕێگای گرێبەستی بەرهێنانی هاوبەشەوە بووە پرۆدەکشن شێرین کۆنتراکت لە ڕێگای ئەم گرێبەستانەوە توانیوێتی سەرکەوتوانە کۆمەڵی کۆمپانیای نێودەوڵەتی ڕابکێشێتە ناو خانەکەی ئەوە هەروەها لە ناو خاکەکەیدا و لە کۆمەڵی شار و شوێنی جیاوازدا وە بەرهێنان دەست پێ بکاوە بە شێوەیەکی سەرکەوتوانە. ئەگەرچی حکوومەتی هەرێمی کوردستان بە درێژایی ئەو مێژوەی ئەگەر لە ساڵی 2007ەوە وەری بگرین کاتێک کە کۆمپانیای داناگازێتە ناو هەرێمی کوردستان دووچاری کۆمەڵی قەیران و کێشە بێ هەم لە ڕووە ئابوووریەکەی هەم لە ڕووەدارایەکەی هەم لە ڕووە سیاسەکەی بەهۆی ئەو سیاسەتانی کە لە بەغداوە دژی ئەگرێتە بەر بۆ ڕێگرتن لەم وە بەرهێنان. بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان توانیوێتی سەرکەوتوانە لەسەر 3 ئاست ئیش بکە بۆ پەرەو پێشبردننی ئەم کەرتی وزەکەی بە تایبەتی گازی سروشتی. یەکەمینیان لە ڕێگەی ڕاکێشانی کۆمپانیا نێودەوڵەتیەکانەوە، دووهەمینیان لە ڕێگەی ساختکردنەوەی ئەم وزەیە بۆ پشگیریکردنی لایەنە دارایەکانی خۆی، سێهەمینیان لە ئاستی نێودەوڵەتیە بۆ بەهێزکردنی لایەنە دیبلۆماسیە وزەکەی هەرچۆن بێ هەرێمی کوردستان بخاتە سەر نەخشەی ئابووری جیهانی. شێوازی بە بازارکردن شێوازی چۆنەڵی سود وەرگرتن لە تەواوی ئەو بەرهەمێنانی گازی سروشتیە بۆ هەرێمی کوردستان چۆنڵێکە گرنگی زیاتر بەم بەرهەمە بدا کە بەڕێستان باست کرد دۆستی ژینگە ئێستا لە بۆرسەکانە زیاتر گرنگی بەم بەرهەمە دەدرێت دەتوانێت چۆنڵی هەرێمی کوردستان بگەێنێتە کەنارێکی ئارامی؟ بەڵێ دەست خۆش بێگومان حکوومەتی هەرێمی کوردستان توانیوێتی سەرکەوتوانە جارێ پێداویستەکانی ناوخۆی خۆی دابین کاکە ئەمە شتێکی زۆر گرنگە لە باتی ئەوەی ئێمە بچین گازی سروشتی لە دەروی وڵات بێنین ئێمە جارێ پێداویستی ناوخۆمان پڕەکەینەوە کەواتە ئەمە خاڵێکە پەیوەندی بە ئارامی ئاسایشی وزەی ناوخۆی هەرێمی کوردستانەوە هەیە. حکوومەتی هەرێمی کوردستانیش لە پاڵ ئەمەشا لە ڕێگەی ڕاکێشانی بۆری گاز بۆ وێزگەکانی کارەبا هەم لە بازیان و سلێمانی و هەولێر و هەروەها لە دووهۆکیش سەرکەوتوانە توانی ئەو بابەتی گازی سروشتی ئێستا بەکاربێنێ لە جیاتی ئەوەی کە نەوتی ڕەش بێ یاخود نەوتی خاو ببەخشێ بە
سەرچاوەکانی و بەرهێنانی کارەبا کە ئەمەش خاڵێکی ترە کە بە باشە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دانرێ. خاڵی سێهەم ماوە کە بەڕاستی ئەمە بەشێکی زۆر لە سیاست مەدەرەکان بازاڕی نێودوڵەتی وزە چاوی لەوەیە ئایا ئەی چۆن بربەستی سێهەم تێپەڕێنێ هەناردەکردنی وزەی گازی سروشتی بۆ بازاڕەکانی نێودوڵەتی وزە. کێڵگەکانی گازی سروشتی لە هەرێمی کوردستان، بەرهەمێنانی گازی سروشتی لە کێڵگەی کۆرمۆر، کێڵگە گەورەکانی بەرهەمێنانی گاز، چەمچەماڵ، تەقتەق، سەرقەڵا، کوردەمیر، کێڵگە مامناوەندیەکان، ئەمەش پێویستی بەڕاکێشانی بۆریە، شێخان، بەردەڕەش، هەولێر، نەجمە، کێڵگە دۆزراوەکان، تاوکێ، ئەتروش، سوارەتووکە، میران، قەرەداخ، بازیان. هەموو بۆچوونەکان لەسەر ئەوە کۆکن بۆ ئایندە و دەستبەردابوون لە نەوت دەبێت ئامانجی سەرەکی حکوومەتی هەرێمی کوردستان لە دوورمەودادا بە دوای وزەنێوەبەکاندا بگەڕێت و دەکرێت گازی سروشتی بۆ ئێستا و داهاتوو بژاردەیەکی باش بێت بۆ پڕکردنەوەی پێداویستی و پەیداکردنی سەرمایە.